شتێکی شاراوە نییە کە هەمووان باش دەزانن ئێران نەک هەر دەستێوەردان لە عێراق دەکات بەڵکو دەسەڵاتی تەواوی بەسەر عێراقدا هەیە لە گەورە و بچووکێەوە ئەو تەدەخل دەکات لە دانانی سەرکۆمارێکەوە بیگرە هەتا دەگاتە مۆزەفێکی خواری خوارەوەی دام و دەستگاکەن. عێراق هیچ سەروەریەکی نەماوە، هیچ دەسەڵاتێکیشی نییە. ئەمە لە کاتێکیشدایە عێراق لە ڕێگەی دادگا بە ناو فیدراالیەکەیەوە کە دادگای فیدراالیش نییە و نادەستوریشە بە تەواوی دژایەتی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستانیش دەکات. ڕێبەڕاست ئەم سیاسەتە عێراق بەرەو چۆ دەبا، چی لێ سەوز دەبێ، چی لێ دەکەوێتەوە. ئەمانە کۆمەڵێ پرسیارە نێمە بۆ ئەم شەو لە دۆسی یەکەمدا لەسەر ئەم بابەتە میوانمان هەیە، لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و پرسی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێ دکتۆر محەممەد ئیحسان مامۆستای زانکۆ و شارەزای سیاسی کە ڕاستەوخۆ لە تۆرنتۆ لە کەنەداوە لەگەڵماندایە. کاک دکتۆر سڵاوتان لێبێ گەلێک سوپاس کە جارێکی دیکەش بەشارن لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. با بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین. کاک دکتۆر، ئێران بۆچی عێراقێکی لاواز و پڕکێشەی دەیەوێ نایەوێ وڵاتێکی سەقامگیر بێ لەگەڵەوەی دەستیشی بەسەردا گرتووە؟ کاک حەکم زۆر زۆر سپاس، ڕێز و سەلام بۆت و جەژنت پیرۆز بێ و جەژنە بینەرانی کەی 24 لە هەر جێگایەک بێت پیرۆز بێت. بەڕاستی ئێران وڵاتێکی دراوسەی عێراقە، وڵاتێکی تقریبا زیاد 1000 و چەند کیلومترێک حدودی هەیە مشترک لەگەل عێراق، بەڵام بۆ دەیەوێت سەیترە لەسەر عێراق بکات مەجموعەیەکی عواملی هەیە. عاملەیەکی تائیفی هەیە، بەڕاستی لە ناحیەی تائیفیەوە دەیەوێت شیعیزم زاڵ کات، مەفهومی شیعی زاڵ کات، مەفهومێکی معادلەیەکی تاریخی هەیە دەیەوێت انتقامێکی تاریخی بکات لە وڵاتە عەرەبیەکان لەوێ بێن و عێراقەکەی ئەم عێراقە بەشێکی فارسی بۆ ئەسڵەن بگەڕێتە بۆ ئەسڵی خۆی. مەفهومێکی اجتیماعی هەیە، حقیقت مەفهومێکی اجتیماعی هەیە، ئەسباب اجتیماعیش هەیە بۆ مەفلە من شیعەکانی عێراق وەلەو بچوونەکەی من شیعەکانی عێراق شیعەکانی ئیران نین، هەند قیادەکانیان شیعەنە پیاوی ئیرانم، بەڵام قاعدەی شیعی ئەسڵەنی عێراقی حقیقت سەر بە ئیران نییە، بەڵام ئەو فیگەرە سیاسیانەی کە لە ئیران گرۆورە بووینە، کە پیاوی ئیران بووینە، کە مشک بووین لە ئیران ئەمڕۆ بووینە فیل، حقیقت لەوێ بووینە. عاملێکی تر عامل اقتصادی زۆر زۆر مهم هەیە کە عێراقش ئەمڕۆ خەزینێکی 4.3 ساڵانە نفتی هەیە، یا ڕۆژانە تەنێکی نفتی دەردێنێت. ئەمانە دەیەوێت عاملێکی تر اقتصادی غاز و گاز بێدەکردن. عاملێکی زۆر لە هەمووی مهمتریش هەیە انتقامە ئەو وڵاتانەی ئەو گروپانەی بە تایبەت هەندێک کورد، ناڵێم هەموو کورد، کە ئەوانەی لە ژێر فەلەکی ئیران ڕەقس ناکەن یان مۆنکی ئیران نین، دژاتی ئەوانی شەکەن، دەیەوێت سەیتەرەی خۆی سەیتەرە لەسەر ئەو گروپانەش بکات، بە تایبەت پارتی دموکراتی کوردستان کە ئەمڕۆ لە ژێر فەلەکی ئیران ئەتوانێت بجوڵێت و حرەکەی سیاسی بکات و ئەو بۆ خۆی ئیران نابێنێت کە سەید لەسەر مەشهەدەکەی سیاسی ناوچەکەی خۆیەوە. کاک دکتۆر، یعنی کەواتە ئەوەی ئێران دەیەوێ شیعەیەکی چەکداری دەوێت لە عێراقدا بۆ دژایەتیکردنی کورد و سوننا، نەک شیعەیەک کە وەکو خۆتان گوتان هەستیان عێراقی بێ و خۆ بە عێراقی بزانن و وەکو دەوڵەتی عێراقی کار بکەن. بێشک ئەیران وای دەوێت مەجموعە میلیشیاتێکی هەبێت خۆڵکات بۆ تێکدانی وەزعەکە، بە تایبەت ڕاستی لە کورد و لە هەندێک گروپەکانی تریش. ئەگەر ئیران بۆ سەری کەوت لە سعودیەکانی شەدات، ئەگەر لە سعودیا بوو سەری کەوت لە بەحرین و کوێدی شەدات. نەزرەیەکی تەوەسعی هەیە. ئێران ئەسڵەن لە کەلتوری خۆی تاریخیەوە نەزرەیەکی تەوەسعی هەیە لە تاریخەوەکەکە. ئەمە کەلتوری ئەمڕۆ نییە. ئەگەبەی بگەڕیوە 4000 ساڵ لە پێشێرە ئێران نەزرەی تەوەسعیەکەی خۆی نزیکی ئەتینەی کرد کە خۆی نزیکی سپارتەی کرد لە یونانی کۆنەوە، لە شەرقەوە خۆی نزیکی زۆر وڵاتەکانی تری کرد. نەزرەیەکی تەوەسعی هەیە ئەمڕۆ بە فکرەی معلەبی شیعیزمی خۆی کە لەگەڵ هەموو ڕێزم بۆیان مەذهبێکی دینی ئیسلامی ڕێک و پێکە، بەڵام ئیران بەکاری هێنەوە بۆ غەرەزە سیاسیەکەی خۆیەوە کە تەیکەڵی کردیە بە سیاست بۆ نەزرەی خۆی تەوەسعی لە منتەقەکە.
منطقەکە بیگرێت بە ناوچەیەکی تر ئەمڕۆژ ئەوان وا هەزر ئەەکەم بیانە وەزعی دەولی لە مەسلحەتی خۆیانە شەڕی ئۆکرانیا هەیە سەرافاتی ئەمریکی سینی هەیە وەزع لە سعودیە بۆ چوونێکی ترە وەزع لە عێراقیەکان زۆر خراپە عێراقیەکان ئەزمەی قیادەیان هەیە ئەزمەی لیدەرشیپیان هەیە ئەزمەی بریاردانیان هەیە تەقسیمێکی اجتیماعی زۆریان هەیە مەجموعەیەکی ئەو کەسانەی کە ئیران خوڵقی کردوتەوە ئەمڕۆ لەسەر هەڕەمی سیاسی عێراقین ئەمە بەکارێن بەڵام معادلەیەک هەیە پێ بڵێم جار کاک حاکم ئیران بە تاریخی خۆی قەت استعدادی نییە یەک پاسدارانی خۆش بکاتە قوربانی هەموو عێراق بەڵام مانعی نییە شیعەی عێراق هەمووی پێکە بکاتە قوربانی بوو یەک بۆست تەوەسعی یان بوو تاکو بۆ چەسپاندنی باوچۆنەکانی خۆیەوە لە ناوچە زۆر باشە کاک دکتۆر ئێوە ئاماژەتان بە خاڵێکی زۆر گرنگدا لە وەڵامی پرسیاری یەکەم وتان ئێران عێراق بە بەشێکی خۆی دەزانێت لە قەڵەمڕەوی خۆی بەڵام پرسیارەکە ئەمەیە پێ دوانییە ئێران بەم شێوەیە بەم تەعاملەی لەگەڵ عێراق دەیەوێ تۆڵەی 8 ساڵەی شەڕی ئێران عێراقیش لە عێراق بکاتەوە من وا نابینم من وا بە شکلێکی تر سیرەکە من سیر ئەەکەم دوور نییە تەسەڕفاتی ئیران ئەمڕۆ لەگەڵ عێراقیەکان ببێتە بناغە و ئەساسێکی بۆ 16 ساڵی تری شەڕ لە ناوچەکە ئەویش هەیە ڕاستە بەڕاستی ڕاستە 7 ساڵ شەڕ بوو لە عێراق لەگەڵ ئیرانی شەڕ بوو عێراق بەڕاتی خۆی هەبوو ئیرانیش بەڕاتی خۆی هەبوو بەڵام ئیران نەدەتوانی کۆنتڕۆل بکات و بوو شتێکی تریش بوو تاریخ زۆربەی ئەوانەی کە شەڕی ئیرانیان دەکرد لە شەڕی عێراق و ئیرانەوە شیعەکان بوون بەتایبەت ئەگەبێ سەیری ژمارەی کوژوەکان بکەیت و شەهیدەکانی ئەو کاتە بکەیت بتوین براکە شەهیدەکانی ئەو کاتە ینی بێن قەوسێن لەبەر مەفهومی شەهادەت لە عێراق و لە ئیران من نازانم ئەگەر ئەمە شەهیدە پاکی گاورە ڕاستی ئەو کاتە ئەگەبەی زۆربەی کورد لە خزمەی عسکەری نەدەیکرد لە شەڕی عێراق و ئیرانەوە زۆر بەشدار نەبوو یعنی هائیەن ئەوانەی کە بەشدار بووین لە شەڕی عێراق و ئیرانەوە زۆر کات شیعە بوون ئەوانەی کە شیعەیان دەکوشتە لای ترەوە دیفاعان لە عێراق شیعە بوون ئەگەر ئیران بەم تەسەڕفاتەکانی خۆی بیکات بڕوا بکە بۆ چوونەکەی من نەخێر ئەساسێک دانێت بۆ 16 ساڵی تری شەڕ لە عێراق نەک 8 ساڵی تر و دوور نییە لە عێراق کابرایەکی تر لە سەدام حسێن بەغیرەتر دەربچێت کە دیفاع لە بەرژەوەندی وڵاتەکەی خۆی بکات زۆر باشە کاک دکتۆر هەموو لایەک باش دەزانن ئەمە بە نەک بە قسەی ئێمە بە ئاعترافی تاوانە وڵاتانی نێودەوڵەتی ئاعترافیانی ئەمریکا ئەوروپا کورد نەبۆتە هۆکاری دوژمناتی بۆ هیچ دەوڵەتێکی دراوسێن نە تورکیا نە ئێران نە هیچ وڵاتێکی تر هۆکاری سەقامگیری عێراقیش هەر کوردە کەواتە بۆچی دژایەتی کورد دەکرێت کێ ئەڵێ ئیران خۆی سەقامگیری ناوچەکەی دەوێ خۆ ئیران ئەسڵە سەقامگیری ناوچەکە نایەوێ ئیران تێکدانی ناوچەکەوێ کاک حاکم بڵێ ڕاستە کورد لە 1991ەوە لە بیرم دێت ئێمە لە واشنگتن بوون 2001ەوە مؤتەمەرێکمان هەبوو لە جامعەی ئەمریکی ئایا کورد کلیلی سەقامگیریان کلیلی شەڕە لە ناوچەکە بۆ چوونەکانی ئەو کاتە تاپ خەبیرەکانی شەرق الأوسط و عێراق و ئیران و تورکیا یعنی کوردستان کلیلی سەقامگیریە لە ناوچەکە بەڵام کێ ئەڵێ ئیران سەقامگیری لە ناوچەکەوێت ئیران یەک شتی دەوێت فەرزی هەیمەنەی خۆی کەسبی خێراتەکانی خۆی سەحبی عاملی اقتصادی کە لە مەسلحەتی ئەو خۆیدا بکرد بگەڕێنتە بۆ وڵاتەکەی خۆی سەحبی عملەی سەعبی کە لە وڵاتێکی وەکی ئێران هەیە بۆ خۆی بکێشێتەوە زبڵ و سکاڵەی خۆی زبڵەکەی خۆی بفرێشێت بە عێراقیەکان تاکو عملەی پێ سەعب بکات ئەمە نەڕێزگرتنە لە بۆچوونی وڵاتەکە ئەم بۆچوونە ئیران بە حیاتی خۆی لەگەڵ سەقامگیری وڵاتەکە نەبوویە ئەگەبێ زۆر جار خەڵکێک بەکاری نادیە بوو تێکدانی وەزعەکە ئەمە ئیثبات دەکات بیانەوە ئیران نەک کلیلی سەقامگیری دەگەڕێت ئیران ئەگەڕێ بوو زەعزەعکردن تۆ دیوە گروپێکی شیعە گروپێکی خارجی حکومت بەشێک بێت لە حکومت ساواڕێخەکان لە سعودیە بدات یان لە ئیمارات بدات یان لە جێگایەکی تر بدات ئەمە لە تاریخی ئەم وڵاتە نەوی لە جیاتی ئیران مانای ئەوەیە ئیران دەیەوێ ئیران خۆی عنسوری نەسەقامگیریە لە ناوچەکە نەک کوردن کلیلی نەسەقامگیری کرد کلیلی سەقامگیرین ئەوان حەزیان لە نەسەقامگیریە لە ناوچەکە زۆر باشە زۆر بەڕێ دکتۆر محەممەد ئیحسان مامۆستای زانکۆ و شارەزای سیاسی ڕاستەوخۆ لە تۆرنتۆ لە کەنەداوە لەگەڵ ما بووی دووبارە سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بووی ئەو کاتێک زۆر سپاس